سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی معەلیمان لە شارەکانی کوردستان و ئێران ناڕزایەتی کێشانەی پترۆشیمی چوار لە ئێران چالاکی ئازادیخوازانی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە توماچ ساڵحی کوژرانی دوو کۆڵبەر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە بانە و سەقز دەستبەسەرکردنی حەوت هاوڵاتی دیکە لە شاری شنۆ کوشتنی گەنجێک لەلایەن ئەنجامێکی سوای پاسدارانەوە لە سەوڵاوە و ئەدامەی مانگرتنی خوێندکەران لە ئەمریکا و بەرزبوونەوەی ئاماری دەستبەسەرکراوان. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی معەلیمان لە شارەکانی کوردستان و ئێران ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی 1403 بە دوای بانگەوازی شۆڕای هەواهەنگی معەلیمانی ئێران بۆ کۆبوونەوەی سەرانسەری فەرهەنگیان لە ژمارەیەک لە شارەکانی کوردستان و ئێران کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان معەلیمان لە شارەکانی سنە، سەقز، مەریوان، بۆکان، ئەلیگودەرز، هەرسین، شاباد، یاسووج، مەمەسەنی، بوشێر، تاران، خومەینیشار، قەزوێن، ڕەشت، لەنگرود، لاهیجان، فومەن، ئەنزەلی و ڕوودبار وێڕای کەشوهەوای ئەمنیەتی لە بەردەم قوتابخانەکان ئێزارەی ئامۆزش و پەروەرش و وەزارەتی پەروەردە ناڕزایەتیان دەربڕیوە. لەو چالاکیانەدا ژمارەیەک چالاکی سنفی بەناوەکانی ڕەزا مانیفەر، مەهدی فەراحی شاندیز، مەهدی قادری، وەحید موسا دەسەری و داود بایستا لە شارەکانی تاران و بوشێر دەستبەسەر و پاش چەند کاتژمێرە ئازادکران. معەلیمان خوازیاری هەڵوەشانەوەی خصوصی سازی لە سیستمی پەروەردە، زیادکردنی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بەرامبەر لە ناوچە بێبەریەکان، هاوسەنگسازی حەقدەست، وەلانانی جیاوازی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی چوار لە ئیلام ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی چواری سەر بە پارێزگای ئیلام بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی پێترۆشیمی چوار خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسەنگسازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تازمنی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی پەیمانکار، پێدانی مەزایە دۆخراوەکان، وەلانانی جیاوازی لە کاتی پەرداختی حەقدەست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. چالاکی ئازادیخوازانی کوردستان و ئێران بۆ پشتیوانی لە توماچ ساڵحی ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان ئازادیخوازان لە شارەکانی کوردستان و ئێران هاوکار لەگەڵ ڕۆژی کرێکار و معەلم بۆ پشتیوانی لە توماچ ساڵحی چالاکیان ئەنجامدا. بە پێوە ڤیدۆیانێ بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی یاسووج، شاری کورد، ئیسفەهان، سنە، کرماشان، تاران، کەرەج و شیراز تراکتیان بە وێنێ توماچ بڵاو کردەوە و دیوارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. ئازادیخوازان سەبارەت بە ئەعدامی توماچ ساڵحی هۆشداریان دایە دەستگای قەزایی و خوازیاری هەڵوەشانەوەی سزای لە سێدارەزانی توماچ ساڵحی، ڕەزا ڕاسایی، مۆجاهێد کورکور، حەبیب دریس و 40 بەندکراوی سیاسی دیکە مەحکوم بە ئەعدام بوون. کوژرانی دوو کۆڵبەر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە بانە و سەقز. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز دوو کۆڵبەر بەناوەکانی جەلال سۆهرابی و هێمن ئەحمەدی بە تەقەی جنایەتکارانی کۆماری ئیسلامی لە سنوورەکانی بانە و سەقز گیانیان بەخس کردووە. ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان هێزەکانی کۆماری ئیسلامی لە سنووری سوورەکێوی بانە کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی تاژانی سەر بە شاری بانە بە ناوی جەلال سۆهرابی خێزاندار و تەمەن 40 ساڵ گیانی لەدەستا. هەروەها شەوی چوارشەممە 12 گوڵان لە سنووری باسامی سەقز هێزەکانی ڕژیم لە مۆزایکی نزیکەوە تەقەیان لە کۆڵبەران کردووە و لە ئاکامیەوە تەقەکردنەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی کارێزەی سەر بە شاری سەقز بە ناوی هێمن ئەحمەدی تەمەن 45 ساڵ بە فیشەکی کلاشینکۆڤ گیانی بەخت کردووە. دەستبەسەرکردنی حەوت هاوڵاتی دیکە لە شاری شنۆ ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی 1403 حەوت هاوڵاتی دیکەی خەڵکی شارستانی شنۆ
لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران و بەو جۆرە ڕێژەی دەست بەسەرکراوانی چەند ڕۆژی ڕابردوو گەیشتە 14 کەس. بە پێزانیاریەکان حەوت هاوڵاتی بناوەکانی حسامەدین مەحموودی خەڵکی گوندی کانیسور، ئۆمێد ڕەشید پاک خەڵکی گوندی عەلیاباد، فەخرەدین مدەڕسی خەڵکی گوندی دێشەمش، ڕەحیم ڕەفعاتی و سەلاح قازی خەڵکی شاریشنۆ، مەولود ڕووستا و حەسەن ڕەسووڵی خەڵکی گوندی حەسەن نوران بە بێبەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیارکراون. کوشتنی گەنجێک لەلایەن ئەنجامێکی سوپای پاسدارانەوە لە سەوڵاوە. جەزا ئەدوایی هاوڵاتی خەڵکی گوندی سلێنی سەر بە شاری سەوڵاوە ڕۆژی چوارشەممە 12 گوڵان لەلایەن ئەنجامێکی سوپای پاسدارانەوە بە چەکی ڕێکخراوەیی و بە چەند گولە کوژراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناسنامەی ئەم ئەندامەی سوپای پاسداران غەفور ڕەجەب زادە لە بنکەی ناوچەی دزڵی بووە. ئەو بە کرێگیراوەی ڕژیم خەڵکی ناوچەکەی هەراسان کردووە و لەم دوایەنەشدا هەڕەشەی کوشتنی لە چەند کەس کردبوو. کوشتنی ئەم گەنجە تووڕەی خەڵکی سەوڵاوە و دەڤەری هۆرامانی لێکەوتووەتەوە و داوای سزادانی بە کرێگیراوان و دەرکردنی ئەنجامانی سوپای پاسداران لە کوردستان دەکەن. لە سێدارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی کرماشان، هەردەبێڵ و شیراز. بەیانی ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە 12 و 13 گوڵان حکمی ئازامی سێ بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی کرماشان، ئەردەبێڵ و شیراز جێبەجێکرا. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەندکراوێکی خەڵکی سەرپۆڵی زەهاو بە ناوی عەلی ئەشرەفخانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی کرماشان لە سێدارە دراوە. لە زیندانی شیراز بەندکراوێک بە ناوی ئەحمەد نەعیمی حەیرەتی بە هەمان تۆمەت ئیعدام کراوە و لە زیندانی ئەردەبێڵ حکمی لە سێدارەدانی بەندکراوێک بە ناوی یاعقوب ئەمیری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکراوە. بە پێمارەکان دەستگای قەزای ڕژیم لە 28 خاکە لێوە تا 12 گوڵان 63 کەسی لە سێدارە داوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە ڕوودبەر. ڕۆژی پێنجشەممە 13 گوڵان کرێکارانی شاغڵ لە شارەداری ڕوودبەر بۆ چەندۆمین جاری بەردەوام لە ناڕزایەتی بە نەتزانی جاخوازیە دۆخراوەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکاران، 4 مانگ هەڵدەستی ساڵی 1400 لەگەڵ جێژنانە و پاداشی کۆتایی ساڵەکانی 1401 و 1402 حەقی جلوبەرگ و پێڵاو هەروەها ئیزافەکاریان وەرنەگرتووە. ڕۆژی ڕابردوو کاتێک بازرسەکانی و سانداری گیلان سەردانی شارەداری ڕوودباریان کردبوو، کرێکاران ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پەرداختی هەڵدەست و مەزایە دۆخراوەکانیان بوون. درێژەی مانگرتنی کرێکارانی کاغەسازی پارس لە شوش. ڕۆژی پێنجشەممە 13 گوڵانی 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی کاغەسازی پارس بۆ 15مین ڕۆژی بەردەوام لە بەردەم فەرمانداری شوش و دەفتەری شێرکات مانیان گرت. کرێکارانی کارخانەی کاغەسازی پارس خوازیاری گەڕانەوەی 100 کەس لە هاوکارە دەرکراوەکانیان بۆ سەرکار، زیادکردنی هەغدەست و مەزایە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین اجتماعی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوون. بڵاوبوونەوەی نەخۆشی پێستی لە نێو بەندکراوانی زیندانی کەرەچ. بەپێ راپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران کە ڕۆژی چوارشەممە 12 گوڵان بڵاو کراوەتەوە، جۆرێک لە نەخۆشی پێستی دەگمەن لە نێو بەندکراوانی زیندانی ناوەندی کەرەچ بڵاو بووەتەوە. بەپێ ئەو راپۆرتە، بەندکراوانی زیندانی ناوەندی کەرەچ چەند مانگە کە گیرۆجەی ئەو نەخۆشیە پێستیە بوون، بەڵام بەرپرسانی زیندان هیچ چارەسەر و خزمەتگوزاریەکی پزیشکی پێشکەش بە بەندکراوان ناکەن. بەندکراوانی توشبوون ناچارن دەرمان لە دەرەوەی زینداندا بینکەن و زۆر جار مەئمورانی زیندان ڕێگە نادەن بگاتە دەست بەندکراوان. دەست بەسەرکردنی سێ چالاکی خوێندکاری و مەدەنی لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە 12 گوڵانی 1403 سێ چالاکی مەدەنی و خوێندکاری بەناوەکانی محەممەد حسین محەبی زادە خەڵکی جۆبین، میساغ کوژپیدا خەڵکی نەوشەهر و مۆتەهێرە گونەیی خوێندکاری خەڵکی تاران
لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرسەکان محەممەد حسین محەبی زادا پاش دەست بەسەرکران بۆ زیندانی سەبزەوار و میساق کوشبیدا بە دوای ڕووفاندنی لەلایەن ئیدارەی دەسەڵاتی نەوشەهرەوە بۆ زیندانی ئەو شارە گوازراوەتەوە. لە لایەکی دیکەوە متەهێرە گونەئی خوێندکاری تەعلیقراوی زانکۆی زانیاری پزیشکی تاران پاش بانکران بۆ ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. لە دوو هەواڵی دیکەدا دادسەرای فەرهەنگ و مێدیا بۆ ڕۆژنامەوانێک بەناوی مەرزیە مەحەممودی پەروەندەسازی کردووە. ناوبراو پێشتر بە 24 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و دوورخانەوە بۆ شاری تۆربەتجان مەحکوم کرابوو. هەروەها حکمی تعلیقی خەشایار سپیدی خوێندکاری دەرکراوی زانکۆی هۆنەری تاران لەلایەن لەقیەکی دادگای پێدەچوونەوەی ئەو شارە بۆ ماوەی 1 ساڵی دیکە درێژکراوەتەوە. گیانەدەستانی پەنابەرێکی ئێرانی لە تورکیا. ساناز جەلیلی پەنابەری خەڵکی ئێران پاش 7 ساڵ مانەوە لە تورکیا و ڕەتبوونەوەی کەیسەکەی لەلایەنە وڵاتەوە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. بە پێزانیاریەکان ساناز جەلیلی ماوەی 7 ساڵە کە چاوەڕێی وەرگرتنی مافی شارۆمەندی تورکیا بووە، بەڵام داخوازیەکەی لەلایەن ئیدارەی پەنابەرانی وڵاتەوە ڕەتکراوە و بەرپرسانیە و ڕێکخراوەیە بە ناوبراویان ڕاگەیاندووەکە بە زووی دیپۆرتی ئێران دەکرێت. هەر بۆ بۆنەوە ساناز لە ترسی ڕادەستکردنی بە کۆماری ئیسلامی لە ڕێگەی هەڵدانی خۆی لە بیناکی 3/9 کۆتایی بە ژیانی هێناوە. دووە هەواڵ ئێدامەی مانگرتنی خوێندکاران لە ئەمریکا و بەرزبوونەوەی ئاماری دەست بەسەرکراوان. بەیانی پێنجشەممە 13 گوڵان هێزەکانی پۆلیس لە چەند زانکۆی نیویۆرک، پۆرتلەند، تێکزاس و لۆس ئەنجلس هەرشیان کردە سەر خوێندکارانی مانگرتووی دژبەرەی ژینۆسایدی خەڵکی فەلەستین و جەیان کەسی دیکەیان دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان شەوی چوارشەممە شەڕێکی قورس لە نێوان لایەنگرانی فەلەستین و یەهودیە تۆندئاژۆکان ڕوویدا و بەرپرسانی زانکۆ ناچار بوون پۆلیسی ئەیالەتی بۆ هێمنکردنەوەی دۆخەکە بان بکەن. پاش گەیشتنی پۆلیسی دژە تیرۆر ئەو بربەستەی خوێندکارانی لایەنگرانی فەلەستین لە دەرەوەی خێوەتی مانگرتووان دایان نابوو لەلایەن پۆلیسەوە تێکدرا و دەیان کەسی دیکە دەست بەسەرکران. بە پێیاماری مێدیەکانی ئەمریکا ڕێژەی دەست بەسەرکراوان بۆ 2000 کەس بەرز بووەتەوە و دەیان خوێندکار لە زانکۆ تەعلیق و زەرکراون. هاوکار لە وڵاتانی پۆرتۆغاڵ، کانادا، فەڕەنسا و ئەڵمان لایەنگرانی فەلەستین و خوێندکاران بۆ پشتیوانی لە خوێندکارانی ئامریکا ڕەشانە سەر شقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شەد و سوودەبن.